ئێمە وەکو قوتابخانەی مارگرێت بە بۆنەی ساڵی نوێەوە هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک چالاکیەکانیشمان سێ کاتووە لە دابەشکردنی کتێب و شیرینی بەسەر سەرجەم کارمەندان و مامۆستایانی قوتابخانەکەمان بە سپۆنسەری دەستگای کەریمی عەلەکە و دەستگای ڕۆشنبیری جەمالەویەکان.
لەوانە کەماندا باسیشیمان کرد باسی ئاڵای کوردستانمان کرد کە لە چەندمان پێگێ وڵاتەکانیان چۆن ئیسلام لەبانی بگیراوە بۆ دەوروایەوە بە هەرماشەوە باسی یەکێک لە شاعیرە ناودارەکانی کوردمان کرد کە ئەویش خالق بوو بیرجانە پاشان وتمان لە سپێری واتە لە ئەوڵەدا تاقیکردنەوەی بچووک کەرتە بۆ وڵاتە دەکەی ئامادە بۆ تاقیکردنەوەکەدا باش سەیرتان بۆ کردوون بژین لە ئێستا هەڵەموو داسیگەکانتان بێنن هیچ پرسیارەکانی بۆ ئامادە بچوون دەست پێ دەکەین. لكن
داشت.